یاریەکانی جامی کوردستان بۆ تۆپی دەست بەردەوامی هەیە و لە سێمین یاریەکان و لە شاری هەولێر و لە هۆڵی فرانس و هەیری هەولێر پێشوازی لە سەلاحەددینی شاری تکریت کرد. لە دوو یاری یەکەمیان هەولێر براوە بوو بۆ گرتنەوەی پێشەنجی یاریان دەکرد. سەلاحەددینیش تووشی شکست هاتبوو بۆیە بۆ چارەسەرکردنی زامەکەی هاتبوو هەولێر. لە نیوە یەکەم ڕکابەری نێوان هەردوو تیپ بەهێز بوو، بەڵام تیپی میوان سەرکەوتوو بوو لەوەی زیاتر سەردانی گۆڵی خاوەن ماڵ بکات و بە جیاوازی 4 گۆڵ و بانجامی 13 با 9 گۆڵ پێشکەوت. لە نیوەی دووەمی یاریەکە ڕکابەریەکی بەهێزتر و باشتری بەخۆیەوە بوونی. یاریزانانی سەلاحەددین لەسەر تۆمارکردنی گۆڵ بەردەوام بوون. کوڕانی هەولێریش هەموو توانای خۆیان خستبووە گەر تاوەکو تووشی شکست نێن و بگەنەوە تیپی میوان. تەواو نزیک بوونەوە بەڵام پێی نەگەیشتن. لە کۆتایی با جیاوازی تاکە گۆڵێک و بانجامی 32 گۆڵ بەرامبەر 31 گۆڵ سەلاحەددین لە یاریەکە براوە بوو. بەڕاستی یاریەکە ڕوو یاریش زۆر بەهێز بوو. ماشەڵڵا هەردوو فەریق موفەق بوون بەسەوە یاریە دۆڕانە بردنەوەی تێدایە. سەبارەت بەو دۆڕانەکەمان بەڕاستی بەهۆی نەبوونی تەمرینەوە باشە، ینی نەبوونی قاع و نەبوونی یانەکان ئێمە چەند برادەرەچین هەستاینە بە عیلاقی شخصی کۆبووینەوە لەو یاری بەشداریمان کردو لە خولا. إن شاء الله وذا كان ياري ذاته أنزامتي باشتر بتزبنين. طبعا احنا نشكر الكردستان العراقي وفرنا هذا الدوري. سپاسی کوردستانی عراق دەکەین ئەم خولیان کردەوە. ئێمە حەز دەکەین خولی لەم جۆرە زیاتر بکرێتەوە چونکە عراق پاڵاوانتەکانی بەردەوامە. بۆچی کوردستانیش نەیبێت؟ ئێمە تووشی ئاستەنجی بووینەوە بۆ هاتنمان بۆ ئێرە چونکە تیپەکەمان لە ڕووی بەڕێوەبردن و داراییەوە خراپە وەک زۆربەی تیپەکانی دیکەش. هەوڵ دەدەین بەسەر ئەم کێشانەدا زاڵ بین و سوپاس بۆ خوا سەرکەوتوی کردین بە هیوای بەختێکی باشتر بۆ هەولێر و پیرۆزە لە لاوەکانی سەلاحەددین و ئینشاءڵڵا ساڵانی داهاتوو باشتریش دەردەکەوین. بەم شێوەیە هەولێر بە دوو سەرکەوتن و شکستێک لە پلەی دووەمە و هیوای بۆ پاڵەوان بوون کەوتۆتە کۆتا یاری بەرامبەر سلێمانی. سەلاحەددینیش خاوەنی سەرکەوتنێک و شکستێکە و دەیەوێت لە دوو یاری داهاتووی بباتەوە تاوەکو ڕکابەری پاڵەوان بووم بکات. لە هەفتەی چوارەم هەولێر پشوو دەبێت. سەلاحەددینیش یەکشەمە دەبێتە میوانی سلێمانی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.